میوانمان هەیە لە استودیۆ بەڕێز سۆران حەسەن مامۆستای زانکۆ و پسپۆڕی جیۆلۆجی لەگەڵ بەڕێزیان گفتوگوی زیاتر سەبارەت بە هۆکار ڕووداوەکانی بۆ مەلەرزە دەکەین. مامۆستا بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. 3 ڕۆژ لەمەوبەر فرانک هۆگەربیس کە توێژەر و پسپۆڕە لەباری زەمین لەرزە پێشبینی ڕوودانی ئەم زەمین لەرزەیی کردووە. پێشبینی هەروە ئاسان دەتوانێت بکرێت یان ئەمانە چۆن دەتوانن ئەم پێشبینیانە بکەن؟ خۆی نازانم لەسەر بنەمایەک توێژ ینی ئەو پێشبینی کردوشێت دەبێت بیبینین ئایا بەڵگەیەک خسۆتە ڕوو یاخودنا، بەڵام بە شێوەیەکی گشتی زانایان لە دەیەکە ینی لە زیاد لە سەدەیەکە خەریکی ئەوان نەخشەمان هەیە کەوا شوێنی پشتێنەی بوومەلەرزەکانی زەوی دیاریکراوە بە شێوەیەکی گشتی ئەو شوێنان دیاریکران بۆ نمونە لە منتقەی لە ناوچەکانی یابان و ئەندەنووسیا و درێژ دەبێتەوە لە بۆ باشووری ئێران و دیوی ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان و درێژ دەبێتەوە بۆ دەریای ناوەڕاست و یۆناان و ئەوانە شتێنەیەکن بەڵێ ینی لە نەخشە جیهانیەکان پێشتر زەوی ناسان دیاریان کردو ئەو شوێنانەکەەوە بە شێوەیەکی گشتی بوومەلەرزە تێدا ڕوودەداتن، ینی تەنها ئەو ینی لە بە شێوەیەکی گشتیان لە ناو دەریاکان ئەو جێگایان هەموو دیاری کراون. بە نمونە لە ئێران چەندی جار ڕوویداوە لە کوردستانی باکوور لە ئەو شوێنانە بەگشتی دەزانرێت کەوا جێگای بوومەلەرزەیە. بە نمونە دەکرێت ئایا تۆ لە هەر کاتێک احتیمالیە ڕوو بداتن، بەڵام بە شێوەیەکی گشتی بوومەلەرزە کە ڕوو دەداتن وات ینی پێشبینی کراوە پێش لەرزەمان هەیە چەند بوومەلەرزەیەکی بچووک ڕوو دەداتن بە پێوەری ڕێکخەری کەم، دواتر بوومەلەرزە گەورەکە ڕوو دەداتن، دوای ئەوە پاش لەرزە ڕوو دەداتن. بەڵام ئەوەی ئەو جارە بەڕاستی لە شوێنێک ڕوویداوە ئەو شوێنە شوێنی پێکدادانی سێ پلێتە لە زاراوی جیۆلۆجی سێ پلێت ینی زەوی دابەش کراوە بۆ چەند پلێتێکی گەورە و چەند پلێتێکی بچووک. پلێتە گەورەکان وەکو هەمانە بنن ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە پلێتی عەرەبی پێدەگوترن، پلێتی ئەفریقیمان هەیە، پلێتی ئیوراسیامان هەیە کەوا بەشی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ئاسیا دەگرێتەوە و پلێتی ئەمریکای باکوور و باشوور و زەریای ئەتلەسی کە پلێتێکی گەورەیە لەوانە ئەو پلێتانە بەردەوام حرەکە دەکەن، بەڵام ئەو حرەکەی ئەو جوولەیە هەست پێ نەکراوە. بە نمونە پلێتی عەرەبی ساڵانە سانتیمێک 0.6 ملیم سانتیمێک 0.6 ملیم دەچێتە ژێر پلێتی ئیوراسیا ینی ئێرانی و تورکی. ئەوە دەکاتن ئەو زیادەیە کە دەچێتە ژێر پلێتەکەی ئەوان ناجێگیریەک لەو پلێتە ڕووداتن. لەبەرەوەش دەبینین ئەو شوێنانە زیاتر ناجێگیرێن و ئەگەری ڕوودانی بوومەلەرزەی تێدا زیاترە. شوێنی ئەوەی کە ئەو جارە تێدا ڕووداوە شوێنی بێجگەلەوەی کەوا پێگەشتنی هەر سێ پلێتەکەیە سێ لێکترازانی گەورەی لەوێ هەیە. یەکێکیان کە لە دەریای سوور درێژ دەبێتەوە بەرەو تورکیا کە پێدەگوتێتن دەریای مردوو، لێکترازانی دەریای مردوو، هەروەها ڕۆژهەڵاتی بێتلیس لەگەڵ درزی گەورەی زاگرۆس. لەو شوێنە لە نزیک ئازی ئەنتاب و ئەدەنەوە ئەوانە بەیەکتری دەکەن، یعنی ئەو بوومەلەرزەیە کە ڕوویداوە لەو شوێنە ڕوویداوە. ئەم لێکترازانە چییە؟ هۆکارەکەی لە زەوی ینی وەکو بڵێن بەشی دەرەوەی بەشە ڕقەکەیەتی کە ئێمە لەسەری دەژین نزیکەی لە 50 تا 150 کیلۆمەترێک دەبێتن. دوای ئەوە لە ژێر ئەوە بەردی گەرمی تواوە هەیە بە پلەیەکی گەرمی یان لە 1000 بەڵێ هەرچەند بەرەو قوڵای زەوی بڕۆن پلەی گەرمی بەرز دەبێتەوە تاکو نزیکەی زیاد لە 6000 پلی سیلیزی. ئەو بەردە گەرمەی تواوە وەکو چۆن ئێمە بۆ تەڵەبەکان باسی دەکەین کتریەکی ئاوتە بێتن یاخود مەنزەڵێکی ئاو کە گەرمی دەکەی بەشە گەرمەکەی ژێرەوە کە گەرم دەبێتن دێتە سەرەوە لە بەرەوەی چڕەکەی کەمترا کە دێتە سەرەوە سار دەبێتەوە بەشە سادەکە دەچێتە خوارەوە. ئەو جوولانە ئەو تەوژمی گەرمیە لە خوارەوە بەرەو سەرەوە وا دەکاتن پلێتەکانی سەرەوە کە درز لە نێوانیان هەیە لە هەندە شوێن بە یەکتری دابدەن وەکو لە ژێرە دروستە بەڵێ لە ژێرە بەهۆی تەوژمی گەرمیەکان لە هەندە شوێن لێک زیاد دەبێتەوە وەکو دەریای سوور و ئەو شوێنەی دەریای مردوو کە ینی پێشبینی دەکرێتن لە داهاتوو ینی بە چەندی میلیۆن ساڵی دیکە زیاتر ئەو شوێنە لێک بێتەوە دەریاکە گەورەتر بێتن و لە هەندە شوێنیش لێکتری دەترازێن بە تەنیشت یەکتریەوە تێدەپەڕن بوومەلەرزە دروست دەکەن. لەو شوێنێکە نزیک ئەو شوێنێکە چەقی بوومەلەرزەکە تێدا ڕووداوە ئەو سێ لێکترازانی گەورەمان هەیە و ناوچەیەکی دەتوان بڵین سێ گۆشەیەکەوە هەر سێ پلێتەکەش لەو نزیکانە بە یەکتری دادەدەن. جۆری پێکدادانەکەش لەبەرەوەی یەک نزیک بوونەوەیە کاریگەریەکەی زیاتر دەبێت و بێگومان ینی دەبێت بۆ ترساندن نایەن دەبێت خەرک دایمە خەڵک چاوەڕێ ئەوە بکاتن بەڵێ ئەوانە لەسەر پشتێنەی بوومەلەرزان دەبێت بۆ بابەتی سەلامەتی خۆیان
دروستکردنی باڵەخانە و خانوەکانیان بە شێوەیەک بێ بە جۆرەی کۆدی بوومەلەرزە بێتن بەڕاستی. هیچ بنەمایەکی زانستی هەیە پێشبینی ڕوودانی بۆ مەلەرزە بکە؟ ئەوەی هەیە تاوەکو ئێستا نەخێر بەداخەوە. لە هەندێک شت دەنمونە دەڵێن هەڵسوکەوتی گیان لەوەرە و شت دەگۆڕێ، بەڵام ئەوە کاتێکی ئێزگار کەمە، یعنی فریا ئەوە ناکەیت تۆ بێگومان ئەڵێن دوو چرکەیەکە پێما بێتەوە. بەڵێ هەندێک لە ئاژەڵەکان ئەستێکن وەک کەروێشک و پشیلە و ئەوانە. بەڵێ بەڵام ئەوە لە ڕووی زانستی ینی تاوەکو ئێستا نەتوانراوە ئەندراوە بە دەقیقی، ینی بە وردی ئەوە یەکلای بکرێتەوە کە کەی بوومەلەرزە ڕووداتن. بەڵام ئەو شوێنانی کە وەکو باسم کرد کە شتێنەی بوومەلەرزان هەموو کاتێک ئەگەرەکەی کراوە یان بەڕاستی بۆ ڕوودانی بوومەلەرزە. بەڵێ وشکە ساڵی یاخود وشکبوونی زەوی گەرمبوونی زەوی کاریگەری لەسەر دروستبوونی بۆ مەلەرزە هەیە؟ بەو شێوەیە ناتوانین بەنی ئەوەی کە هەیە ئەوانە زیاتر کاریگەری بەشێکی کەمی سەڕووی زەوی هەیە. بەڵام ئەمە باسی ئەوە دەکەین بە نمونە بوومەلەرزەکەی سعات 4 و 27 دقی بەیانی لە قوڵایی 18 کیلۆمەتر ڕوویداوە. گەرمیەکەی ینی برێن ئەو هێزەی کەوا هەیە لەو ئەو هێزە ینی چەقی بەستووە، ئەو هێزە بەهۆی ئەو تەوژمە گەرمیەوە چەقی بەستووە دەیدەی چەند ساڵێک کۆ دەبێتەوە لە ناکاو کە ڕێڕەوێک بۆ خۆی ببینێتەوە ئەو تەوژمە هێزە ئەو هێزە زۆرە بڵاوکات و بە بوومەلەرزە بێتن یاخود لە هەندێک شوێن دیکەی زەوی هەیە ئەو وزە زۆرە بەهۆی بورکانەوە دەردەچێتن. بەڵێ لە ناوچەکانی ئێمە ینی قوڵایی بورکان ینی بۆ شێوێنێک کە هاوکار نیە بۆ ئەوی ڕوودانی بورکانەکە لە بەهۆی نزیکی لە پلەی گەرمیەکە یان لە ژێرەوە کە براین توێکڵی زەوی پلێتەکە تەنکە و لە ئەو پلە گەرمی کە زۆر کۆبۆتەوە توانایەکی زۆرە درست دەخاتە زەویەکە سەبر ڕێڕەوێک بۆ خۆی دەکاتەوە دێتە دەرەوە دەتەقێتەوە. بەڵێ زۆر جار شارەزانی بۆ مەلەرزەزانی شارەزانی جیۆلۆجی زۆر باسییانەوە کردووە تورکیایەکە لەو ناوچانەی کە ڕەنگە لە داهاتووشدا زیانی زۆری بەرکەیە بۆی زەمان لەسەر پشتێنەی بوومەلەرزەیە تەواوی تورکیایان هەندێک ناوچێت بەشی باشوورەکەی زیاتر درێژ دەبێتەوە، ینی دەتوانێت گەر نەخشەکان هەبووە ئاماژەمان پێدا لە شوێنێکەوە درێژ دەبێت ینی بەداخ و باش لە باکووری کوردستانەوە درێژ دەبێتەوە بۆ ڕەشەڵاتی کوردستان دەچێتەوە باشووری ئێران دەڕواتن بەرەو منتیقی هند و دواتر بە ناوچەی بڵێن یابان و ئەندەنووسیا و لە دەریای ئەتلەسی هەیە لەو شوێنانە هەنم. بەڵێ لە تورکیا من خۆشم چەند جارێک ینی سێرچ و گەڕانم بۆ کردەوە پێساش کە ئافات باسییانەوە کە دەڵێ ڕۆژانە 6 بۆ 7 زەمی لەرزەی بچووکەیە ئەمە ئاساییە شوێنەکەی وایە دەبی پێشبینی ئەوە بکرێتن بەڕاستی پێشبینی ئەگەری بۆ مەلەرزەی گەورەتریشە بێت هەموو ئەگەرێک کراوەیە، بەڵام ناکرێت تۆ لەبەرەوەی بنەمایەکی زانستی نییە، بەڵام ئەمە پێت دەڵێن کە ئەو شوێنانە ئەگەری بوومەلەرزەی هەیە لە چ کاتێک ڕوودەداتن کەی ڕوودەداتن پلەکەی چەندە ئەوە ناتوانین دیاری بکەین، یعنی وەکو لە ڕووی زانستیەوە ناتوانین ئەوە دیاری بکرێت. بەڵام گرنگ ئەوەی خەڵک ینی بڵێن یاخود بەرپرسان بە جۆرەی کۆدی بوومەلەرزە ڕێگا بدەن خەڵک خان و باڵخان و شتەکان دروست بکاتن وەکو یابان ینی یاخود وڵاتانی ئەوروپی ئەوانە کە لە مێژە تەجربەی ئەوەیان هەیە بە جۆری ئەو ستانداردانە دەبێتن باڵخانە و شتەکان دروستکردن بناغەکەی چۆن دەبێتن ماوەدەکانی چۆن دەبێتن یاخود ئێستا لەوانە دەبینی دوو باڵخانە لە تەنیش یەکترین یەکێکیان هیچ کێشەی نییە دیکە ڕووخاوە ئەوە دروستکردنی باڵخانەکە ئایا بە گوێری ستاندارد بووە یاخود تەمەنی ئەو باڵخانەیە چەندە و ئەو ماوادانی کە تێدا بەکارهێنراوە چۆنە. دەبینی باڵخانەیەک عمری لەوانەیە 50 ساڵ بێت بێگومان ماوەدەکانی تا ڕادێک دڵی ئەکسپایر دەبێتن تێکەچێتن ئەوە ئەگەری ڕوخانی زیاتر دەبێتن لە باڵەخانەیەکەوە ئێستا بە شێوەیەکی ستاندارد دروستکرابێتن بناغەیەکی پتە و ماوادێکی باش تێدا دروستکرابێتن ئەوە ینی کاریگەری ڕاستەخۆی لەسەر تەمەنی ئەو باڵەخانەوە خۆراگری بەرامبەر بوومەلەرزە. بەڵێ لە کاتی زەمین لەرزە ینی بشێ ڕابردوو هەستم پێکرد لە یەکێ لە باڵەخانەکانە تەواوی باڵەخانەی دەنگیشی لێدێ قرچە قرچۆک بڵێ ئەوکات ئەمە لێکترازانە شکانە چیە دروست بڵێن بەشەکانی باڵەخانەکەی ینی بەردوشتەکانە کە تووشی لێکترازانە بێتن ئەو لێکترازانە سەب بۆ نمونە تۆ دارێک لا بێتن بیشکێنە سەبر قرچەیەکی دێوێتن چەند هێزەکە زیاتر بێتن ئەگەر هێزەکە ڕاوەستا دارەکە لەوانە بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆ یاخود تۆزێک درزی هەبێتن، بەڵام کە جارێکی دیکە زەختت لێ کرد هێزەکە ئەو هێزە زۆر بەقووەتر بوو لە توانای دارەکە زیاتر بوو ئەو وەختە دارەکە دەشکێتن، ینی وەکو حاڵەتی ڕوودانی بوومەلەرزەکە سەرەتا تۆزە قرچە قرچی لێ دێتن وەکو دارەکە
ئەوە ینی وەکو بڵێن پێش لەرزەکەیە دواتر شکانەکەی و دواتر هەتاوەکو ئەو دارە جێگیرە بێتەوە ئەوە پاش لەرزەکانە وەکو مامۆستا سۆران حەسەن مامۆستای زانکۆ پسپۆری جیۆلۆژی لە ستودیۆ ئامادە بوویت زۆر سپاس بە ئامادەبوون بۆ شەڕ خۆشحاڵم دوکتور مامۆستا.